شعني كذا. ايش؟ او خشكشي كذا يا ولدي. خشكو براني بغيت بخير بين سرچاو. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە ڕاستیدا لەو گۆڕانکاریە خێرایانەی کە ئەوڕۆ لە هەرێمی کوردستان دەکرێت بۆ ئەوەی ئێوە تووشی فابریکەکردنی معلومات و زانیاری نەبن کە گلەیتان بێتە سەرێ ڕاستەکان بگوازنەوە باشترە بۆ لایەنە سیاسیەکان ڕاستەوخۆ معلوماتان دەنێ نەک لە ڕێگای مۆبایل تەوزیعکەن و لە دەمێک لە ئەکسا بە قسەی هەندێک لە کەناڵی دەوی ئەوە تا هەموو دنیا هەڵسابی و بەحری خوێنیش بڕوە لە کوردستان. بۆیە من پێم باش بوو ئەو زانیارتان هەبی دیار لە سەرەتاوە ئێوە دەزانن حکوومەتی عێراق حاضر نەبوو گفتوگۆ بکە لەگەڵ هەرێمی کوردستان. یەکێ لە شەرتەکانی ئەوە بوو کە دەبێ ئەنجامی ڕێفەرەندۆم ئیلغا بکرێت. ئەنجامی ڕێفەرەندۆم ئیلغا ناکرێت. ڕێفەرەندۆم ڕەقەمێکە ژمارەیەکە 92.7 ئەوە لە مێشتی من و لە مێشتی ئەو کەسێک کە دژە و لەوەی کە نە لەگەڵ و نە لە دژە چەسپاوە، یعنی مەسح ناکرێت، ڕەش ناکرێتەوە. بۆیە پێم وایە ئەم داوایە داوایەکی بەڵێن پێدەن تەعجیزی بوو، داوایە بوو کە بۆ نەکردن ئەگەنا پیا و داوای وە ناکرد. بەڵام هەمان کاتدا گفتوگۆ هەبوو لە نێوان وڵاتانی ئیقلیمی لە نێوان عێراق و تورکیا و ئێران کە ئەو گفتوگۆیە بۆ ئەوە بوو ئیجباری هێزە سیاسیەکانی کوردستان و هەرێمی کوردستانی عێراق کرد ناوچەکانی کێشە لەسەر و بیرە نەوتەکان هێزەکانیان بچێشنەوە. دیارە دکتۆر فواد هاتە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕاو تێبینیەکانی خۆی ئەو ئینتیباع و زانیاریانەی کە لە بەغدا هەیەی لەگەڵ بەرپرسانی هەرێم باس بکە. ڕۆژی 15 ئەم مانگا لە دوکان کۆبوونەوەیەک کرا کە ئەم مەوزوعانە باس کرد. دیارە حکوومەتی عێراق مۆڵەتێکی دانا 48 ساعات 24 ساعات ئەگەر ئەو هێزانە نەکشێنەوە عێراق هێز بەکاردێنێت. هێزەکانی عێراق نزیک بوونەوە لە ساتری پێشمەرگەکان لە ڕێزی پێشەوە ئەو ڕەبیانەی کە کاتی خۆی لە ئەنجامی ڕزگارکردنی ناوچەکان لە داعش پێشمەرگەی تێدا بوو. لەو ئان و ساتەدا بەرپرسانی کەرکووک لەگەڵ هەندێک لە برادرانی تر پێیان وا بە حەیفە لێ بگەڕێن کە کەرکووک بە دەردی مووسڵ و بە دەردی ڕقە و بە دەردی حەلەب بڕوە وێران بکرێت. بۆیە لە ڕێگای هەندێک بەرپرسی مەیدانی قیادە مەیدانیەکان ڕێکەوتنامەیەکیان کرد کە خەڵکی مناڵی فەقیر مناڵی خەڵک بە کوژ نەدرێت، ڕێگایان پێ بدرێ کە بێنە ناوەوە و بە تەفاهم مەسەلەکان ڕێک بکەوێت. جا لەم بەینا دیارە هەندێک لە کەناڵەکان دەستیان پێکرد بە شێوەیەکی منەظەم و بەڕاستی نوێنەرایەتی مؤسسەیەکی معەیەن لە لایەنێکی کوردستانیان دەکرد بۆ ناوزڕاندنی یەکێتی نیشتیمانی لە کەرکووک. ئیتر دەستی پێکرا خیانەت دەنا ئەوەی لە کەرکووک کراوە هەر ئەوە لە مەخمور کراوە و ئەوە لە سنجار کراوە، بەڵام ئەوەی کەرکووک خیانەتە ئەوەی سنجار و هین ڕێکەوتنە. یعنی ئەو دیماگۆگیەتە بۆ چاواشەکردنی خەڵگەم پێم وایە جێلەوەڕانەکەن. مەسەلەی دووەم جار و بار ناوی ئەوە دێ وڵات سەردار سلێمانی هاتەگەیەکێک دانی سەردار سلێمانی ڕۆی دێ پێم بڵێن یەک حزب هەبی لەم هەرێمی کوردستان ئەو بەڕێزە نەناسی سەردار سلێمانی نەناسی، سەردار قاسمی سلێمانی نەناسی، هەمووی دەیناسی. من باسی ئەوە دەکەم کە ئێران و عێراق و تورکیا ڕێکەوتون. نوێنەری ئێران لەو کۆمیسیۆنی سێکە سێلایەنیە لە ڕووی ئەمنیەوە ئەم بەڕێزەیە سەردار قاسمی سلێمانیە. نوێنەری عێراق ڕەنگە فالح فەیاض مەسئولی ئەو مەلەفە. نوێنەری تورکیا یەکێکی تربی لە ئەجهزەی مخابرات کە ڕەنگە لەلایەن هاکان فیدانەوە دانرابێت. بۆیە بەکارهێنانی ئەو کەلیمەیە لای ئەمریکیەکان بڵێ ئەوە قاسم سلێمانیە و لای ئێرانیەکان بڵێ ئەوە
نازانم یەکێکی سیایەیە ئەو دیماگۆگیەتە بەردەوام دەبێت بۆ ناوزڕاندنی یەکتری بۆ ناو ناتۆرە لێک دروستکردن و زۆر بە ئاسانی خیانەت بە یەکتری بۆ بنووسێن حالەتێکە ئەگەر ئێمە لەگەڵ عێراق قسەمان بکردایان نەکردایە ئەوان بڕیاری سێقۆڵیان دابوو کە بێن ئەو ناوچانە بگرنەوە هەموو ئەو بیرە نەوتانی تا ساڵی 2014 بەدەست عێراقەوە بوو جەیشی فیدرالی هی عێراقی دەهاتەوە ئەو ناوچانە بۆیە من پێم وایە ئێستا کەی یەک تەنها کەسی کە مشکلەی هەبی و حەقسێ هەبی ڕەنگە هەندێک لە بەرپرسانی یەکێتینە دەبوایە بە تێر و تەسەلی ئاگادار بکرێنەوە لەو ڕێکەوتنامەی کە سەرکردە مەیدانیەکان کردویان لەگەڵ هێزە عێراقیەکان ئەوان نیان دەتوانێت ڕێ بگرن لە هاتنی جێشی عێراقی بەڵام ئاگادار بانایە بەلایکێنێ لە دوێنێ و لە پێرێەوە هەموو ڕۆژێ لە هەندێک کەناڵی ڕەنگ بۆر هین بڵاوە کرێتەوە ئاوە لە خانەقین قیام لە زاخۆ دێنەوە لە خانەقین خەڵک هەڵساوە چییە وەڵا کە عینێک پیشانی داوە چی پێ دەڵێت بەڵێ ئەمە کورتە ڤیدیۆمان هەیە لە کەرکووک چێتەقە لە هاوڵاتیان دەکات نە داعشە نە حەشدی شەعبیە نە جەیشی عێراقیە خەڵکێکە تەقە لە هاوڵاتیان دەکات بۆ دروستکردنی پشێوی یا لە دوێنێەوە هەڵوایە لەبەر ئەوەی ئاوارەی کەرکووک هاتووە لە کەس دەزاندانێ ئاوارەی کەرکووک بۆ دێ لە کەرکووک حەشدی شەعبی لە دوێنێەوە یەک دانەی لە کەرکووک نەماوە کەرکووک ئەوڕۆ محافزەیەکی بۆ هەڵدەبژێدرێت کە کاگزار عەلیە پێشترێ مەسئولی ئەم مەڵبەندەی هەولێر بوو ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتیە بەرپرسیارەتی ئەمنی کەرکووک دراوەتە کاک خەتابەڕەش لیوا خەتابەڕەش کە پێشترێ فەرماندەیەکی هێزی پێشمەرگە و پێشمەرگەیەکی کۆنی قەدیمە خەرجی کەرکووکە و هەروەها ئیدارەی کەرکووک لەلایەن بەرپرسی مەڵبەندی یەکێتی لە کەرکووک بە تەعاون لەگەڵ لایەنە تورکمانیەکان لەگەڵ ئەوانە جارێککە شارەکە ڕێک دەخەنەوە من حەزەکەم ئەوە بە هین بڵێن بە خەڵک بڵێم کە لێرەن بە دڵنیاییەوە لە ئەنجامی ڕەفرەندۆم ئەو شتانە ڕوویدا کارێکی خراپەکەین ئێمە هەر کەسە ئەوانەی کە لەگەڵ ڕەفرەندۆمی ئێستا بڵێن وەڵڵی فلان وای و فلان وای ئەو خراپ هەمومان تەحملی مەسئولیت دەکەین ئەوانەی وها پەنجەمان وا لێ کوتمان ئەوە دەنگماندا ها تەماشاکە پەنجە ڕەشەوە دەنگماندا بۆ ئێستا پەنجەی خۆی لە شاری تۆ دەنگم نەداوە ئەوهاش خەڵک پەنجە دەبیننەوە و شەهامەتی ئەومان هەبی بچین ڕوبەڕووی خەڵک وەرە بابە تەقدیراتمان دروست نەبوو ئەمە ئەو کاردانەوەیمان تەقدیرمان وانە بۆ ئەو کاردانەوەی دەبی کاردانەوە کۆ ئێستا بوو بۆیە دەبی بەرامبەر جوابمان هەبی بۆ خەڵک و لە هەمان کاتیشا هەوڵ نەدەین ناڕەزایی خەڵک لە ڕێگای دروستکردنی پشێوی و جێرە شێوێنی و خەڵک ترساندن و ڕاکەن هات نەخێت حەوجی شەعبی لە کەرکووک نییە کەرکووک ئارامە خانەقین ئارامە مەخمور ئارامە شەنگال ئارامە هیچ مشاکلی تێدا نییە تەنها ئەو هێزانەی کە لێوێ بوون بەجێیان هێشت هەمووشی وەکو یەک هیچیان بە ڕێکەوتنی ئەویت کە بە خیانەت بوو هەمویان وەکو یەک ئەگەر لەوێ خیانەت بۆ لەوێش خیانەت بۆیە حەز دەکەم ئەوە بە وازحی بڵێم و ناو ناتۆرە لە کەس نەدۆزرێتەوە و هەوڵ نەدرێ شکستێکی بێمەعنا سەرنەکەوتنێکی بێمەعنا دروست کرێت لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئەو ناوچانەی کە هەن ئیدارەی کوردی پێشترێ وەکو خۆی دەبێت ئیدارە گۆڕانکاری بەسەدا نایە و ئێمە کە باسی هینەکەین باسی ئەوە دەکەین سوپای بێگانە وڵات سوپای بێگانە هاتووە سوپای بێگانە کامەیە سوپای بێگانە ئەوەی بامەڕنەیە یان ئەوەی ئێستا لە خانەقین هاتووە سوپای بێگانە ئەوەیە کە لە بەعشیقەیە یا ئەوەی کە هاتووتە مەخموود ئێمە لە هێزار تا ئەو ڕۆژەی سەربەخۆیی ئیقرارەکەین هاوڵاتین لە عێراق هەرێمی کوردستان بەشێکی فیدرالا هەرێمێکە لە وڵاتێکی فیدرال
وسوپای عێراق سوپایەکی سوپای ئەو وڵاتەیە کە ئێمە بەشێکی تێدا سوپای بێگانە سوپای تورکیایە سوپای ئێرانە ئەگەر دێکن ئەوانە بێگانە بۆیە پێم وایە خەڵک چاواشە نەکەین بۆ وەزیفەی لایەنە سیاسیەکانە ئارام خەڵک ئارام بکاتەوە عەلەقەل بۆی بەرچاومان ڕوون بی بزانین مادام لە پرۆسەی ڕێفەرەندۆم وەکو چاوەڕوان بووین وا دەرنەچوو بە هەوڵی ئەوە بدەین چۆن دەتوانین بە شێوەیەکی تر بە وەکو سەرکەوتنێکی گەورە تەحویلی بکەین بەم خۆترساندن و منافەسە و خەجاڵەت کێشان لە ئێعتراف ناتوانین بکەین دەبێت ڕاستەکەی بە خەڵک بڵێین و هەوڵی ئەوە نەدەین تۆمەتی درۆ و بە پرۆپاگەندەیەکی دێماگۆگی لە کەناڵی بۆر و مۆشتی وای ئەوکەین ئەمە خراپ ڕووداوە ئەتەبێ قەرار بە ئەوڕۆ کۆبینەوە بەڵام ئەوڕۆ فریان نەکەوتین دەنا ئەمڕۆ سەرکردایەتی سیاسیش نەبووە بە کۆبنەوەیەک لە نێوان پارتی و یەکێتی نیشتیمانی دەبوو بۆ تاوتێکردنی ئەو بارودۆخەوە لە هەمان کاتیشدا بۆ پرسیاری دۆمت هەوڵی گفتوگۆ هەیە لەگەڵ حکوومەتی عێراق دیالۆگ بکرێتە سەورەکەم لە ماوەیەکی کووردا بە عەرەبی لەسەر چاو لە ماوەیەکی کووردا دیالۆگی کرد لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بۆ چارەسەرکردنی بارودۆخەکە پێم وایە ئەو ئۆزعی کە هاتووە و ئەوەی بزەبت ئەم دەمەوێت لە ڕێگای خەجاڵەت کێشان باسی ئەمری واقع ڕەنگە تووشی مشکلەیەکی گەورەمان دەکەین ئێمە نابی شەرم بکەین لە باسکردن یا هەوڵ بدەین هەر کەسە هەوڵ لە تۆمەتەکە بخاتە سەرێکی شتێک نییە هەر کەسەمان مەسئولیەتمان چیە لە هەرێمە مەسئولیەتی ئەوەندەیە مەسئولیەتم یەکەمە مەسئولیەتی یەکەم دەبی تەحەمل مەسئولیەتم دووەمە دەبی ئێستا ئەنجومەنی باڵای دادوەری ئێران فەرمانی دەستێکردنی بۆ کۆسڵە ڕسوول سکرتێریەکەی یەکێتی دەکردووە کە بەهۆی ئەوەی کە لە بەیاننامەکەی خۆی حەرکی شەعبی و سوپای عێراقی بەداگیرکەر ناوبرد بوو پرسیاری دەبشمەوەیە بۆچی کۆسڵە ڕسوول وەکو سکرتێری یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان ئاگاداری ئەو ڕێکەوتنە نەبوو ئەو اتفاقە نەبوو کە لەگەڵ سوپای عێراق و حەرکی شەعبی کرابوو بۆچی لە کۆبوونەوەکەی دوو کار باس نەکرابووە تاوا سوال نەمانێ یەکەم جارێ من خۆم باسم کرد کە کۆدڕسوول لەو بارەیەوە گلەیی هەیە ڕەخنەی هەیە لەوەی کە بەشێک لە قیادە مەیدانیەکانی یەکێتی ڕێکەوتنێکیان کردووە وەکو پێویست ئاگای لە شتێک هەبووە بەڵام ئاگای لە وردەکاریەکان نەبووە و هەروە ڕەنگە بەشێکی زۆر لە مەکتەبی سیاسی ئاگای لێ نەبی لە وردەکاریەکان ئەلەوێ ڕەخنەکەی بەجێیە پێویستە ئەوە لە ناو یەکێتی لێکۆڵینەوەی لەسەر بکرێ و لە ناو یەکێتی چارەسەر بکرێت ئەوەی پەیوەندی بە ئەمری قەبزی کۆسەر ڕسوول حالیە کۆسەر ڕسوول تێکۆشەرێکی دێرینە ئەمر قەبزی هەبوو لە حکوومەتی عێراق و حکومی ئەعدامی هەبوو ئەمر قەبزەشکەی هەبوو لە هەولێر لە دوای 96 لەسەر زاخۆ و ئەو وەزم و ڕەزمە حکومی ئەعدامی هەبوو ئەوڕۆ ئەمر قەبزەشکێ هەیە پێم وایە ئەو سێ ئەمر قەبزە هەرسێکی ناکەفن سێک دەزانم ئەو وەڵامەکەم دا بڕۆ سەپسیاری بکەن نا ئەوە سوالەکە لە من ناکرێ من ڕێی شەخسیم نییەوە بەڵێ وتەبێژ ئەوەیە کە ئەم بابەتە دەبی لێی بکۆڵینەوە زانین سەبەبی چییە لە تەفاسیل ئەو برادرانە ئاگادار نەکراونەوە بەڵام ئەم من حەقی تەواو دەدەمە بەرپرسانی کەرکووک کە لە خەمی شارەکەی خۆیان من لە خەمی خەڵکی خۆیان من و نەتیجەکەشی دەرکەوت کە ئەوان بوون باعسی ئەوەی کە خەڵکێکی زۆر نەکوژرێ و خانوویەکی زۆر و ماڵێکی زۆر وێران نەکرێت لە چی؟ سپێدا ئەوم زانی هەموو دەیگۆڕن بۆیە وت کۆسەر دەگیری یەکەم سکرتێری شێچەتی نیشتیمانی کوردستان و دەگیری سەرۆکی هەرێمی کوردستان
دەکرێت ڕێکەوتنێکی مەیدانی هەبێت بۆ پیشانەوەی پێشمەرگە کات بۆسەر ئاگای هێنە لە کاتێکدا ئەو فەرماندەی و ئەوش فەرماندەی مەیدانی بوو لەگەڵەوەمان دێت ئەو پرسیارێکی دومیشم یعنی ئێستا ئێوە دەرفەتێک هەیە بۆ ناوچانە وەرگنەوە یا فەتاوام ناوچانە لەگەڵ هاوبەش بەڕێوەبرێت ناوچەی چۆ ئەم ناوچانەی مەحموود و کەرکووک و چێ هاوبەش لەگەڵ چێ لەگەڵ هێرا برام لۆ ناتوێت تێبکەیت من دەڵێم ئیدارەی منتەقە چۆن بۆ وا دەمینێ نه هاوبەشە و نەهیچ ئیدارە کوردیە کوردی دەمینێ کەرکووک کوردی دەمینێ مەقبوور کوردی دەمینێ شەنگال کوردی دەمینێ هەموو ئەو ناوچانە کوردی دەمینێ چۆن بۆ ئەوا دەمینێ تەنها حزورێکی لە کەرکووک مەسەلەن حزوری عێراق هەمووی ئەوەندە دەبێت لە حدودی 1000 ئەسکەرێک لەگەڵ مقابلی 1500 پێشمەرگەش لەو لیوای حرس جمهوری جناب مامزەوە لە کەرکووک بینێ لە مەخموور ڕەنگە سریەیەک دوو سریە بە پێویستی منتیقەکە ئەو بینێ بەڵام ئیدارەی منتیقە لە قایمقام و لە ئاسایش و لە هەموو شتانە نەخێرەوە بەدەستی کوردی دەبینێت پرسیاری دووەمت لەسەر مەوزوعی ئەوەی کە کردت بۆ جاری سێم ئەوەی چەکە بووە ئێستا تەفاسیلەکەی وردی ئاگا لێ نییە ئەگەر پێ دوایە ئەوە غەڵەتە ڕەنگانیش پێم وایە دەوای ئاگای دێبێت بەڵام ئەمەیان ئیشی ناوەیەکێکە دەبی یەکێتی لە ناوەوە لە هەیئەتێکدا بنێ بۆی لێ بکۆڵێتەوە مقەسیر چێە بەو شێوەیە تەعامل لەگەڵ بکە بۆ جارێک کە پێت دەڵێم ئەمر قەبزەی کاکۆسەدۆ گوتم لە ژیانی سیاسی کاکۆسە سێ جار ئەمر قەبز و حکم ئێعدامی دراوە جارێک لە زمانی باز جارێک لە زمانی شەڕی ناوەخۆلەوە لەسەر مەسەلەی لە هەولێر دراوە ئەو جارەشی عێراق داوێتی بەڵام ئەو سێ هەرسێکیان ناکە بارتەقای دقەیەکی خەباتی ئەم تێکۆشەرە وەکو لە پەیامەکەی بەڕێز بازن دەردەکەی دەڵێ بەشێکی یەکێتی کۆمەتوارە لەو شکستەی کە هەبووە لە کەرکووک بەڵام ئێوەپێکی نیشتیمانی کوردستان دەڵێت ئێستا وەکوێکی کەبێ دەڵێ ئەمە دەرئەنجام دەرەکراندۆ بووە ئایا پلامی ئێوە بۆ بەڕێز بازن چیە لە پلامێک برام تۆ پێم وایە سوالەکەت هینە کاک مەسعود بارزانی ئاگای لێ نەبووە لەو مۆزوعی لە هینەکرێ ئەو خۆی بە فەرماندەی کولی حزب پێشمەرگە ئەزانێ عینی ئیشکال ئەو ئیشکالی کاکۆسەت هەیەی ئەو ئیشکالە ئەویش هەیەی بۆیە دەی بەو شێوە تەعامل لەگەڵ ئەو مۆزوعە بکرێت ئەگەر تو پێ دوایە من دێم دەست بە وردەکاری دەکەم ئەو وردەکاریانە بە ڕۆژنامە حەل نابێت دەبی لێی بکۆڵینەوە ئەوەی کە فەرماندەی پێشمەرگەیە وەزارەتی پێشمەرگە لێی بکۆڵێتەوە ئەوەی کاروباری سیاسی دەکات دەبی سیاسیەکان لێ بکۆڵنەوە قبل يومين العضوات دعا الى اجراء الحوار تحت سقف الدستور، هل جرت اتصالات مع الحكومه العراقيه خلال هذه الايام؟ وهل هناك وساطات دوليه لبدء هذا الحوار؟ أنا أتصور الاتصالات بين بغداد وأربيل هەولێر و بەغدا بەردەوامە على طول البەدرێژایی هەموو ئەو ماوەیە کە پێش گشتپرسی و دوای گشتپرسیش ئەو پەیوەندیانە بەردەوام و بیر و بۆ چوون هەڵگۆڕ کراوە بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان ئامادەی تاومان هەیە بۆ ئەوەی دیالۆگ و گفتوگۆ بکەین بەبێ مەرجی پێشوەخت لە هەر شوێنێکدا کە گونجاو بێت. ئێمە لە هەرێمێکی یەکگرتووداین لە هەرێمی کوردستان ئیدارەی هەرێمی کوردستان بەبێ یەکێتی و بەبێ پارتی ناکرێت ضرورەتی پێکەوە ژیانی پارتی و یەکێتی و قبولکردنی یەکتری بەپێی بەرژەوەندی خەڵکی کوردستان شتێکی حتمیە ئەبێ ببێت بۆیە پەیوەندیمان زۆر باشە ئێمە گلەیشمان هەبی لە یەکتری گلەیەکان بە ئاشکرا دەکەین و مناقەشەی ئارائی مختلفی بینی خۆمان دەکەین لە خاڵێک دەگەین یەک پەیوەندیمان باشە لەگەڵ بەشێک لە میدیاکان لەو ڕووداوانی چەند ڕۆژە ڕابردوو چاوەکانیان تەنها لەسەر یەکێتیە و بەشێک لە سەرکردەکانیشان زەق کردوتەوە بۆچی ئەمە دەکات دەیانەوێت کێشە ناوی یەکێتیەکانی ئەوە محاولاتێکی من ئێستا کە ئەوە تقریباً کەناڵێکی سەیری دەکەم لە چار ڕۆژە هەموو ڕۆژێکە سەیر دەکەم کەرکووتە بێژە دوو تایە دەسووتێ و دووکەڵێک دیارە و هیچ تر هەموو ڕۆژە ئەوە دەدات و تقریبا لە سەلام جەمهوری زیاتر ئەمە مەوزوعەکەی ئەوە نییە کە تایەکی سوتاوە نیشاندە مەوزوعەکەی نایەوێت بڵێ وەڵڵاهی من
هەڵسەنگاندنەکەم غەڵەت بوو، پرۆپاگەندەکەی کردم دروست نەبوو، فێر کرابوو، زەرێکی زۆرم لە خەڵکی کەرکووکدا و قەنەعەتم وایە ئەوانەش دەکەن بۆ پێیان وایە دەتوانن یەکێتی لە ڕێگای دووبەرەکی و دروستکردنی ناکۆچی ناو یەکێتی وردە وردە یەکێتی کرد کرد. ئەم پێم وایە یەکێتی ئەو حیزبە عیملاقەیە کە لە ئانوساتێکی زۆر حەساس لەدایک بووە. تو بیرکەوە ساڵی 1975 یەکێتی دامەزراوە. ئەوە ساڵی بوو 1975 ڕێکەوتنامەی جەزائیر بوو. باش بیرکەوت یعنی چی؟ و یەکێتی کە لە ئەزمە لەدایک بێ بەڵێ لە ئەزمەشدا دەژی لە ئەزمەشدا دەرباز بێت. ئەوەرە حەمیدەی لە سایتی دواڕۆژ بوورە بەڕێز بەزمەدیکەرین پارێزگاری کەرکووک لەگەڵ ئەم شەویانە تا ئێستا هیچ سێژی نەکردووە. ئایا ئێستا لە کوێ و باز لە یەکێکی هێناوە؟ واللهی ئەوە بیشی منێ بە دوای کار بێت. ئەتوو ڕۆژنامە دەبی تاقیب کرد بزان لە چێ پرۆپسیای لێ بکات. باز لەوە دەگەن کە شەش دیواری تێکەڵی نزیکانی پێشمەرگە سەر وەزارەتی پێشمەرگە هەڵوەشاوە بەڵی دیوار تێکەڵەکان تا چەند زانیاری پێ تا چەند یەک وحدەش هەڵنەوەشاوەتەوە. ڕەنگە لە کاتی هەبوونی ناکۆچی و پرۆپاگەندەی لەو بابەتەی کە ئەم کەناڵانە کردیان بۆ سەبەبی دروستکردنی کێشە لە بەینەوەکان بۆ ئەوەی مشکلە دروست نەبێ لێک دوورخرانەوە. من لە کاتی ئەم هینە پەیوەندیم کرد لەگەڵ بەڕێز مام غەفور کە لیوایەکی ئەوان لە گڕاو بوو تێدەگەی پرسیم وتم ئەی کاکەمال لەوێ نییە بۆ وتی وەڵا نایدۆزیێنە تەلەفۆن هەڵگرنە دیاریشە و لێواکەی خۆیان دوور خستەوە بۆ ئەوی ناکۆچی دروست نەبێت. بالنسبة للإخوان برایان و کەناڵە عەرەبیەکان بەخێر بێن، زۆر سوپاستان دەکەین، زۆر سوپاسی هەوڵەکانتان دەکەین کە بەدەستداچوونتان بۆ ڕووداوەکان کردو و گواستوتانەوە. لە ڕاستیدا هەروەکو باسم کرد سەردانی فەخامەتی سەرۆک کۆمار دکتۆر فواد معسووم بۆ هەرێمی کوردستانەوە بوو کە تێڕوانینەکانی بەغدا بگوازێتەوە بۆ هەرێمی کوردستان بە مەبەستی گەیشتن بە جۆرێک لە ڕێککەوتن کە ڕۆژی 15 مانگ ئەو کۆبوونەوە کراوە شەوی 15 لەسەر 16 هێزەکانی عێراقی و حەشدی شەعبی و پۆلیسی فیدرالی پێشڕەویان کرد بەرەو نزیک ڕەبیەکانی هێزەکانی پێشمەرگە کە ئەو کات لە ژێردەستی داعش ڕزگاری کردبووە و ناوچانە. بۆیە ئەم یەکە سەربازانە و حەشدی شەعبی بڕیاریاندا هێرش بکەنە سەر بارەگاکانی پێشمەرگە، دواتریش هێرش بکەنە سەر شاری کەرکووک. زۆرێک لە گەیشتن هەبووە لە نێوان فەرماندەکانی هێزی پێشمەرگەوە فەرماندەکانی حەشدی شەعبی و سوپا بۆ ئەوەی بچنە ئەو ناوچانە بەبێ هیچ پێکدانێک، ئەمەش بە مەبەستی پاراستنی گیانی پێشمەرگە و هاوڵاتیانی سڤیل و پاراستنی کەرکووک و بۆ ئەوەی دوور بکەینەوە لە وێرانکاری هەروەکو لە مووسڵ و ڕەقە ڕوویدا. ئێمە نەمانویستووە ئەمە دووبارە ببێتەوە من پاڵپشتی و پشتیوانی بەرپرسانی خۆجێیی ئەو ناوچانە دەکەم. پشتیوانێنە کاوان بەڕاستیدا شارەکە و هاوڵاتیانی خۆیان خۆش دەوێ. جۆرێک لە دەنگۆ هەیە کە هەندێک هەواڵی درۆدە لەسا بڵاو دەکرێتەوە لە نێ هەندێک کەناڵی تەلەڤیزیۆنی کە ئەو هەواڵانە لە ڕاستیدا هەندانە لەلایەن هەندێک لایەنی دیاری کراودا بۆ ئەوەی باسی ئەوە دەکەن کەوە فڕۆکەکان بە ئاسمانی کەرکووک دەسوڕێنەوە و لەگەڵ سەلامەتی ئاسمانی کەرکووک ئەمانیان هەموو باس کردووە. من پێم وایە ئێستا دۆخی کەرکووک بەرەو سەقامگیری ئەم ئاسایشە. هەروەها لە کەرکووکدا ئەمڕۆ لە ڕاستیدا پارێزگاری نوێی کەرکووک هەڵدەبژێردرێ بە مەبەستی پاراستنی
دانیشتوانی کەرکووک هەروەها لیوا خەتاب سەرپشتی کراوە ئەویش هەم لە هەمان کاتیشدا کاندیدی یەکێتی هەروە بە هەمان شێوەشدا پارێزگار کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەڕێز لیوا خەتاب فەرماندەیەکی پێشووی پێشمەرگە بووە ئەوەی سەردانی کەرکووک بکەوە ناوچەکان ببێنێ بەڕاستیدا پێچەوانەی هەموو ئەوانەیە کە لە گوێبیست دەبێت لە هەندێک کەناڵەکان ئەوەی لە کەرکووک ڕوویداوە لە مەخمور بە هەمان شێوە لە هەندێک ناوچەی سەر بە مووسڵ و لە شنگالیش بە هەمان شێوە ڕوویداوە بەڵام بە پێی ئەو زمانەی کە بەکار هێنراوە لە ڕاستیدا هەندێک ئەو کەناڵانەکە باسییان کردووە ئەوەی لە کەرکووک ڕوویداوە خیانەت بووە بەڵام ئەوەی لە مەخمور و شنگال ڕوویداوە ئەوە ڕێکەوتن بووە بەڵام لە هەمان کاتداوە هەمان شت بووە بۆ پاراستنی گیانی هاوڵاتیانی سڤیل بووە بۆیە ئێمە لە یەک خەندەقین پێکەوە ئێستا شەڕ یەکتر بکەین وهروە ئەمە خاڵی دووەم ئێمە وەکو پارتە کوردیەکان بڕیارماندا و جەختمان لەسەرەوە کردەوە کە گشتپرسی ئەنجام بدرێت ئێستا پێویستە بوەستین بەرامبەر جەماوەری خۆمان کە ئەو پێشبینیەکانی ئێمە لە شوێنی خۆیدا نەبووە و ئێمە بەڕاستیدا لێکدانەوەی ئەومان نەکرد بۆ ئەو جۆرە پەرچەکردانە هەبێ لەلایەن هاوکاری نێوان هەموو وڵاتانی هەرێمی تورکیا و ئێران و عێراق و با پیرۆزبایی سعودیە و هەندێک وڵاتانی کەندا وەروەها جۆرێک لە هاندانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ بڵاوکردنەوەی هێزەکانی عێراقی لەو ناوچانە و کۆنتڕۆلکردنی لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقی و زیسوپای عێراقی بێک بۆ بگەڕێتەوە بۆ 2014 ئەمە پێم وایە ئەمە کۆتایی دۆخەکە نییە ئەمە قیامەت نییە و کۆتاییش نییە ئێمە خاوەنی قەزیەکەین نابێ ئەوشمان لە بیر بچێ کە بیرکردنەوەمان سەبارەت بە و بیرکردنەوەی خۆمەوە دەبێ بە تەواوی کار بکەین و هەوڵێکی بەرپرسانە بدەین لەگەڵ حکوومەتی فیدراالی بە مەبەستی گەیشتن بە چارەسەرێکە هەموو لایەنەکان پێی رازی بن. لەکێ دەخۆزۆکم بە عەرەبی قسەم دراست دێ قسەی خۆت کرد نه ڕووداوی غێر تاو ڕووداو تاو تو ئەو پرسیارە بڕۆ لە کەسی پرسە و لە من پرسەم بابا بەناو مەکەوە دانچێت تێکی مەدە کۆنفرەنس پێرا تێکی مەدە کۆنفرەنس تۆ گەی شتێک بۆ تێکدا ناتی و ڕێگە دەرگەیەوە لەوێ باشە مەترسی دوو ئیدارەی نییە چونکە هەرێمی کوردستان و بەرژەوەندی خەڵکی کوردستان لە ئیدارەی نیە دوو ئیدارەیمان تاقیج کردەوە تەنها خەڵکی کوردستان زەرەی لێ دەکەوە سەریەشە بۆ دۆستەکانمان دروست دەکات و هیچ پێویست بە دوو ئیدارەی ناکە یەکێتی پارتی پەیوەندیەکانیان باشە ئەگەر ئەو کەناڵان لێ بکەن زۆر سپاس بەخێر بێت